باش بەناوی خوای گەورە و میرەبان ئەزیزانی خۆم سڵاوی خواتان لێبێت. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان هەرێکێک لە خوشک و برا بەڕێزانە کە ئەمڕۆ ئامادە بوون. سوپاس بۆ دڵسۆزیتان بۆ خۆتان بۆ خێزانتان بۆ خانەوادەتان بۆ جالەی کوردی کە هەمومان کەم تا زۆر لە ژێر چەترەکەیە بە هەرێکێک کەمەندەوە چێ نەڵێن ئەوە محەممەدە و ئەحمەدە وە شلێرە پێی دەڵێن ئەوە کووردە. سوپاس بۆ ئەوەی کە هەمومان بەشدارین لەوەی کە چۆن بتوانین سومعی کورد سومعی موسڵمان سومعی عێراقیەک جوانتر بکەین باشتر بکەین چاکتر بکەین. سوپاس بۆ ئەوەی کە هەرێکێک لە ئێوە کەم تا زۆر بیر لەوە دەکاتەوە چەندە خۆی باشتر و چاکتر دەکات هەوڵ بدات چواردەوریشی باشتر و چاکتر بکات چکە مەسلەی باشترکردن و چاکترکردن من هەمیشە وتومە وەکو کێشەکە لەوای وەکو ڤایرۆس وایە. کاتێک کە نەفرێک خراپە بێت ئەگەر من و تۆ باشی نەکەین خراپی ئەو کاریگەری لەسەر من دروستەکە خراپی ژنەکەی ئەو کاریگەری لەسەر ژنی و ماڵی من دروستەکات خراپی مناڵەکانی ئەو کاریگەری لەسەر ئێمە دروستەکات و بە تایبەتی ئەم جۆرە شارانش بچووکن خۆتان چاکەزانن دوو کەس سێ کەس چوار کەس کە خراپە لە ئاخیرە هەمووی وەکو کورد خراپ دەبین وەکو کورد کەم تا زۆر کاریگەریمان لەسەر دروستەکات. ئەگەر دیقەتتان دابێت کۆڕبەندی ژیار لەقی بەریتانی حەقی خۆتان بپرسن کۆڕبەندی ژیار چیە بۆ مەلوماتان معلومەیەکتانە دەمێت دەربارەی ژیار بۆی هەر نەک بۆ ئێرە بۆ کوردستانش چۆن بتوانێمە هاوکارتان بین. چەند ساڵی پێش ئێستا کۆمەڵی کە خاوەنی ماستەر و دوکتۆرا بوون زۆر بمان مامۆسای زانکۆ بووین بیرمان لەوە کردەوە چۆن بتوانین خزمەتی کۆمەلگا بکەین هەر یەکەی بۆ خۆی فکرەیەک هەر یەکەی بۆ خۆی بیر و بۆچوونێک هەر یەکەی بۆ خۆی ڕەنگە چمکێکی ئیسلامەتی و دینداری هەڵگرتووە بەڵام حیزبی نییە یان ڕەنگە وەکو پێویستی بە حیزبایەتی نەبێ پێویستی بەوە نەبێ بەس چۆن بتوانین هەمومان خزمەتی ئیسلامەتی و دینداری بکەین بۆیە بیر لەوە کرایەوە کە شتێک دروستکرێ بە ناوی ئینستیتوتی ژیار. ئینستیتوتی ژیار بە کورت و موختصەر ڕێکخراوێکە کۆمەڵێ خەڵکی ماستەر و دوکتۆرا مامۆسای زانکۆ کە فەزلی خوایە ئەتوانم بە تەحەداوە بڵێم دوایشم ڤیدیۆی گاتەوە کوردستان تاقە ڕێکخراوە لە کوردستانە کە زۆرترین بەکالۆرۆس و ماستەر و دوکتۆرا و پرۆفیسۆری تێدا هەر لە دەستەی باڵا ڕەنگە بە ژماری 50 زیاتر بەس پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاریدەدەری تێدا بێت بێجگە لە دوکتۆرا و بێجگە لە لەوەی کە مامۆسای زانکۆن ئەمانە هەرێکەی عقوڵێکە هەرێکەی تەجروبەیەکی وڵات و مەملەکەتێکی هەیە لەو پەڕی مالیزیا و بیگرا تا ئەو پەڕی دەوڵەتە عەرەبیەکان ئەم پەڕی دەوڵەتە ئەفریقیەکان و دەوڵەتە غەربی و شەرقیەکان بیر لەوە کرایە چۆن بتوانین ئەو ئەفکار و بیر و بۆچوون و تەجروبەی هەمانە بین بتوانین لە ئەرزی واقع خزمەتی کۆمەلگای پێ بکەین. بۆیە الحەمدولیلا ئێستا لە 27 شوێن بۆ کۆلەکار و چالاکیمان هەیە لە کوردستانە نەشاتی هەیە لە زانکۆکانە الحەمدولیلا توانم بڵێم زانکۆ نییە 1 2 3 4 ژمارە کەمتریان زیاتر مامۆسای زانکۆی خۆمانی تێدا نەبێت کاتوانێت خزمەت کا بێجگەلەوەی کە لە بواری ڕاگەاندن لە بواری خێزان و خانەوادێ کۆڕبەندی ژیار ومێ دەکەم بۆیشم پێشەکەم دەست پێ کرد بۆی هاوکارتان بم کە بۆ ئەم بابەتەمان دەست پێ کردووە بۆ ئەم سەردانە و دەستمان پێ کردووە و خەڵخواخواتی فیزەیەک وەرگێ بێ بۆ بەریتانیا بڕە جێی خۆی بگۆڕە و تەرتیبات بۆ ئێمە وڵات بە وڵات و شار بە شار ئەگەڕێین و ڕەنگە و پیاوە شایەتی بدات کە باوەڕاکەم 4 سێڵفیمان گرتی بێت لەبەرەوەی کە کۆڕبەندی ژیار زۆر لای مەبەستە ئیش لەسەر چەند سێکتەرێ بکە منداڵ خێزان و خانەوادە اینجا لە ئاخیرە مێرمنداڵ و لە ئاخیریشا ئەگەر توانیمان چەندمان پێ دەکرێت ئیش لەسەر چاکردنی کۆمەلگا بکەین کاتە بە تایبەتی مەسەلەی منداڵ و مێرمنداڵ و خێزان بنچینەی ئێمە و باسی جێندەر کرا ئێمە فریاکەوتوینە و قسەمان لەسەر کردووە باسی مەسەلەی تەلاق کراوە ئێمە کەم تا زۆر هەوڵمانداوە ئیشی لەسەر بکەین و کاری لەسەر بکەین چکە قەنەعەتمان وا بووە ئەگەر ئێمە ئیشی لەسەر نەکەین خەڵکی تر ئیشی لەسەر دەکات و بە دیوێکی خراپ و بە دیوێکی نێگەتیڤە ئەشکێتەوە. بۆیە کۆڕبەندی ژیار بۆ ئەمە هاتووە کە دەیەوێت خزمەتێکی باش و چاک و مەزبوطی جەنابتان کە ئەزیزانی خۆم اینجا بچمە ناو بابەتەکەوە خۆتان لە خۆتان بپرسن پێشەوەی من دەست پێ بکەم بۆ هاتوین بۆ ئێرە کەس هەیە لە وەڵامڵێ خوا سەری لە تێکداوم مەگەر خۆی هاجارە بۆ خۆشێر وڵات نەکبەتی بوو هەمیشە بۆیە هاتوین بۆ ئێرە بۆ چەند شتێک بۆی ژیانم خۆشکەم بۆی ژیانی خێزان و خانەوادەم خۆشکەم بۆی داهاتوویەک بۆ مناڵەکانم دروستکەم بۆی دڵی ژن و ماڵ و مناڵم خۆشکەم بۆ ئەوەی بزە و زەردەخەنە بکەمە ناو خێزان و خانەوادە و کۆمەلگاکەم
ئەمە کەواتە بنچینەی ئێمە هەمومان بوو ئەمە هاتوونە ئەی چەند ناخۆشە لەم وڵاتە دوای وەرگرتنی جنسێ و جنسی عێراقی و بەزم و ڕزم و لێرە جەوازی پێ دەڵێن و نازام چی پێ دەڵێن و ناو هاتەوە و فلان هاتەوە تازە بە تازە تۆ ژیانە لێ تێکچێ چەند ناخۆشە کە کاتێک کە دەبیستینەوە کاک فلان کەس 17 ساڵە 18 ساڵە زۆر بەداخەوە 17 ساڵە لە کوردستانە لەگەڵ خێزان و خانەوادیان هیچ کێشەی نەبوو هیچ بێتاقەتی نەبوو هیچ نەحەڕەحەتی نەبوو بەڵام بەداخەوە دوای چەند ساڵێک لە بابڵێن لە بەریتانیا جیابوونەوە ئەزانی چەندە خەم و خەفەتێکی زۆرە و کەمڕۆ من ئەمێ و چەند خاڵە بۆ جەنابتان باسکەم دوای چەند ساڵێک و دوای 3 مناڵ 4 مناڵ ژن و مێردێک بینیان تێکچێ ئەزانی چەندە ناخۆشە دوای 15 ساڵ 20 دانە ساڵ ئیسلامەتی و دیندار و نوێژ و عیبادەت و بەبیستینەوە فلان کەس کچەکەی بەجێ هێشتووە یان کاک فلان کەس کوڕەکەی بەجێ هێشتووە یان فلان کەس مناڵەکەی تووشی بۆ نمونە مادە و بووە و تریاک بۆ چی بووە و یاخود بەداخەوە زۆر بەداخەوە بڵێن وەڵا کاک فلان کەس ئەگەر پیاوەکەی یان ژنەکەیە وەڵا سەری خۆی هەڵگرتووە ڕۆشتووە بەلایەکا و کێشەی بۆ دروست بوو کەواتە تکایە من ئەمڕۆ باسی خێزان دەکەم باسی خانەوادە دەکەم چۆن بتوانین خۆشبەخت بین چۆن بتوانین ئاسوودە بین چۆن بتوانین خۆشی و ئاسوودەی بگەڕینەوە بۆ ماڵەکان و بۆ خێزانەکان بەم پێشەکێ دەست پێکەم یەک پیاو گەورەی ماڵە خاوەنی ئەندرۆجینە خی گەورە هۆرمۆنێکی پێداوە کە بریتێ لە ئەندرۆجین بۆی سیفەتێکی تۆزە ڕجولەت هەبێ سیفەتێکی بەهێزی هەبێ سیفەتێکی قوۆی هەبێ بەس بۆ چاوسورکردنەوە بۆ شکاندنەوەی خێزان نەخێر بۆی کاسبی بکات بۆی شەڕی پێ بکات بۆی شەو ڕۆژی پێ بکات بۆی گەرما و سەرما زۆر نەزانێ بۆی کە بوو بە دوانزەویەکی و شەو نەترسێت بۆی بزانێت چۆن بیر دەکاتەوە بۆی بزانێت چۆن بڕیار دەدات بۆی بزانێت کەم تا زۆر بە جوانی و بە مەزبوطی ئیدارەی ژیانی خۆی دەکات بۆیە کە دەڵێن خێزان جاری یەکەم ئەوە دێم یەک هەندێک بۆ جەنابتان باسەکەم خاڵی یەکەم کەواتە خوشکە جوانەکەم تۆ بزانە ئەم پیاوە سەرگەورەی ماڵە ئەم پیاوە چەتری ماڵە هەر کاتێک تۆ وتت فرقمان چییە هەر کاتێک تۆ وتت توش پارەم هەیە و منیش پارەم هەیە هەر کاتێک وتت منیش ئینکەمم هەیە ئینکەم فێر بووە ڕەبی بەخێر ناگیانی فێر ئینکەم بووە منیش ئینکەمم هەیە تۆش ئینکەمت هەیە منیش نازانم چیم هەیە منیش جافێر تاکسیش بوون نازانم وەڵای عەمەلیان شەڕ بوو منیش تاکس دەدەم تۆش تاکس دەدەی منیش فلانە دەم ئەو فیسارە دەم کەواتە تۆ ئیشەکەت لە ئێمە تێکدا ئەوەی کە خوای گەورە مرۆڤی دروست کردووە و ئەوەی کە پیاوی بۆ دروست کردووە تۆ تەوێت تێکی بدەیت بە قسەی برات خۆت کە تۆ تێکی بدەیت تۆ گەر بتەوێ هەر کاتێک ئەو من ئەو گویان لێ نیە ئەمە بە خوشک و برایانە قسە بکە زانم بسکیان دێت جەویانی سە دێمە لای ئەمانش بەس هەر کاتێک ئافرەتێک ویستی پیاوەکەی وەکو ژنەکە بیرکاتەوە پیاوەکە بێنێتە ئاستی خۆی پیاوەکە لە ماڵەوە ڕۆڵێکی ژنانە ببینێت پیاوەکە کەم تا زۆر بێوێت لاواز بێت بە خۆی و بە مناڵەکان بێوێ ئەم پیاوە لاواز کات ئەم پیاوە بێدەسەڵات کات ئەم پیاوە گۆشەگیر بکات ئەم پیاوە دەستە مۆ بکات فاشلترین ئافرەتە لێرە نا لە مەکە لە سعودیە لە سوودان لە سلێمانی لە هەولێر من ئەم قسەیە دەڵێم و بە تۆ سەرباندوێت کاتە تۆ ئافرەتێکی خراپی بەڕاستی پیاو بە بەقۆتیەوە باش ئێوە خۆتان زۆر جار لێم پرسیون ئەڵێ دکتۆر دوو چاوم هەیە پیاوی لاواز دابێت بزدە بە دواشە ینی من بە تەجروبەی خۆم و بە قسەکردنم دوای چەندین ساڵ ئافرەت ئەزانێت ئەگەر پیاو لاواز بێت چەندی خراپ و بەشێکی تۆ خۆشت لاوازت کردووە بە منداڵەکانت لاوازت کردووە بە ناوی یاسا لاوازت کردووە بۆی کە کردوێتە ژێر قەرزەوە لاوازت کردوێتە ژێر بۆ نمونە بەزم و ڕزمەوە وەک گیسکەکەی هیاست لێ کردووە جاجار بە کاکەم بڵێم کاکە چیڵێ هەواڵە بەخوا بێمە لە یوکەیە ئەمی ژەڵێت چی ئەژدادی ئەسووتێنم مانە هیچمان نەکرد کەم تا زۆر کەواتە بە قوتکردنی پیاو ئەو جارێ بۆی ئەمانە جەویانەیە و بە ئیسەیەک دەقەوتم دێم بە قوتکردنی پیاو بەهێزکردنی پیاو و ڕێز و مەکانەتی پیاو وەکو قوتبێک سیر بکرێت وەکو مەرجەعێک سیر بکرێت و زۆر جار بڕیارەکان بگەڕینەوە بۆ پیاو و تا ڕادەیەک بڕیاری ئەخی لە لای ئەو بێت ناڵێم یەک جار مافی ڤیتۆ ئەمیش دیکتاتۆرێ بێت سمیال فش بەردەوام هەر خەریکی بهین بێت بەس مرۆزم بەڵام ئەمە لە مەسلحەتی خێزان و خانەوادەیە بە دڵنیایە کاکەمە قسەی من نییە بڕۆ لە پاکستانی ژوایە بڕۆ لە هەندێکانی ژوایە بڕۆ لە مەسیحەکانی شاوایە بڕۆ لە ناو عەرەبی شاوایە هەر کاتێک منی کورد و منی هاوڵاتی و خێزان
لە سنەت و لە شتە نۆرمەڵەکان وە کۆڵی هەڵگەڕامەوە وتم ئەم بیستم ئەم هاوکێشەی عکسکەمەوە کاتەوە خێزانە تێکەچێت دوای ماوەیەکی تر کچەکەت بۆ نمونە قسەی بەرزونست بەکا بەرامبەر بە باوکی تۆ خەتات کوڕەکە وەکو پێویست خزمەتی ناکات تۆ خەتاتە چواردەور بۆ نمونە وەکو پێویست لاوازە بێت زەعیفە بێت ترسنۆکە بێت جەبانە بێ متمانەی بەخۆی نابێ وەکەم تا زۆر کێشە و ناڕەحەتی بێتاقەتی بۆ دروستە بێ خۆشت چاکەزانی بەڕاستی ئەو فلان فیساری ماڵی کورد زەرەر ناکات ئەوەی کە قازانجەکات ئەوەی کە قازانج ئەکات خەڵکە و ئەوەی کە زەرەرەکات تۆی خێزان و خانەوادێ کەواتە خاڵی یەکەم لەبیر بچێت سەرەتا خاڵی دوو خی گەورە ئافرەتی بۆ دروست کردو بۆ ئیسترۆجین و پرۆجسترۆنی بۆ داناوە هەر نازانێ لە هۆرمۆنە خوێندنەوەیان بۆ ئەم دوو هۆرمۆنەی بۆ داناوە بۆ گەورەترین و بەهێزترین و بەقوەترین و گرانبەهاترین کۆمپانیای پێداوە کە بریتێ لە ڕەحم هەر بە جددی ئێوە زانن هیچ کۆمپانیایەک بەقەت ئەم کۆمپانیای نییە کە شتێک دەخاتەوە کە بریتێ لە مرۆڤ هیچ شتێک بەقەت مرۆڤ گران نییە هەر شتێک بەقەت مرۆڤ گران نییە بۆ معلوماتان سیاری فلانە سیاری فیسارە شەریکەیە کۆمپانیایە سینە حیاتەکە خۆش بێت بەس کۆمپیەکەم بەرێگە تا مانگی داات و نوسخەت بۆ دروست دەکات بەس هەر ئەمەیە ئەم کۆمپانیای گەورە و عەزیمەی پێداوە کە بریتێ لە ڕەحم کە بریتێ لە هێلکەدان کە هەر بۆ خۆی بوونی هێلکە لەسەر هێلکەدان گەورەترین ڕێزە گەورەترین احترامە بەڵام تۆ بتەوێت لاوازیکەی تۆی پیا و بتەوێت زەعیفیکەی تۆ بتەوێت بۆ دەستەمۆیکەی تۆ بتەوێت بیکەی بە پڕچنگە بە ناوی قەوامە بە ناوی دین بە ناوی سێبەسێ تەلاق دەدەم بە هیچ شێخ و مەلایە چاک نەبوو بێت بە ناوی ئەوەی دەرگاکە سێدەریە بە ناوی ئەوەی برادەرە وتێتی چی وتێتی پاری گیسکە گەڕێکم پێداوی گیسکە گەڕای زاڵم یعنی ئەوە بێ منەت بی پاری جوچی دا منەتم نییە دە 15 وەرەقەکەم تیاسەر کوردی تا تاخم پێشێکی سیارە بگۆڕ ئەوەی تێچێت بەس بڕۆ تو بەم جۆرە بە ناوی ئەوەی کە کەم تا زۆر لە خەڵکێکت بیستووە لە چواردەورەوە دکتۆر جان ژن بدەیتە دەمیەوە ئەبێ بە سەگی هات دکتۆر گیان تۆزێ دەستی بۆ شلکە بۆ نمونە ئەبێ بە کەڵەگا دکتۆر گیان ئەگەر بدەیتە دەمیەوە و تۆزێک بۆ نمونە دەسەڵات و هێزی هەبێت واوە ئەکات ئەوەش بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورە و بەشێکشی بۆ معلوماتی جەنابتان خەتای ئێرەیە کە توانم بڵێم بەشێکی زۆری خەتای پیاوە بەشێکشی خەتای ئافرەتە نمونەیەکی جوانی نەداوە بە جەنابەت چۆن لە هەردوو لاپێ هەر ڕاستە ینی پیاوێکە خراپە دەکات ئافرەتێک لەم لاوە بۆ نمونە دەکەوێتە گومانەوە لە مێردەکەی خۆی کاتێککە دووژن دەڵێ وڵا پیاوەکەم بۆ نەخیانەتی لێکردووە تەمەەن ئەم دڵێکەوێتە گومانەوە لە لەوەی کە جەنابەت بۆ نمونە پاسوەردی نادێتێ لەوەی کە بۆ نمونە چی نادێتێ پڵانی نادێتێ کاتە خاڵی دووەم کە زۆر گرنگ و مویمە بۆم پێشەکێ بۆ جەنابتان باسی کەم ئەوی شەوەی بە قوربان چاوەڕاستەکەم خوشکە بەڕێزەکانم برا بەڕێزەکانم ئەوەی کە گرنگ و مهمە خاڵی یەکەم وە خاڵێکی ئەساسی کە گرنگ و مهمەویش بریتێ لە ژنومێت خۆی بناسێ هەر کاتێک کە زانیمان ئێمە مرۆڤی وە زانیمانە علم نەفسا پێڵە خودناسی کاتێک کە من خۆمم ناسی وەکو پیاو کاتێک ئافرەتێ خۆی ناسی وەکو ئافرەت ئەگەر هەر یەکەی ڕۆڵی خۆی کاریگەری خۆی ئیشی خۆی مەکانەتی خۆی بناسێ کاکە بە سوکاتی بە یەکتری ناکەی یەکتری ناشکێنینەوە ژیانەکە تەواوەکەی یعنی تۆی پیاو بەبێ ئافرەتی چت پێ ناکرێت ئەوی ئافرەت بەبێ پیاو هیچی پێ ناکرێت کەواتە تکایە بابم سەرەتایە کە دەستم پێکرد تۆزێک ڕێز خۆشەویستی محەبەت پێناسە بۆ یەکتری بگێڕینەوە ئەوەندەی کە من بیستومە بەداخەوەم قسێ دەکەم و ڕەنگە دوایش پرسیار وەڵامێکتان هەبێ خۆشتان مداخەلە بکەن وایە ئەڵێ دکتۆر لێرە زۆر جار بەداخەوە وەکو پێویست ڕێزەکەی جاران نامێنێت ئایا ڕێزەکەی کوردستان لەگەڵ ڕێزما درۆی نەبوو لەبەرەوەی لە ترسا بوو دادەم لێرە ترسی نەماوە کاکەم لێرە ترسی نەماوە دادەم لەوێ قانون بۆ نمونە بە حساب پشتگیری ناکرد بۆیە بەو جۆرە بووی کەەوە هەڵەیەکی زۆر گەورەیە بۆیە لێرە دەمی هەراش بووە بۆیە لێرە دەقسەی بەرزونز بکە بۆیە لێرە بێمنەت بووە لەوێ سەرچاوی دارایی نەبوو لێرە حکومە دارایی بووە بڕێتەوە لەوێ خانوو هیچی بەناوە نەبوو لێرە خانووی ئەدرێتێ کە حاڵەتی وام هەیە دوانوو مەڵم دایە جان بووە کێڵە دکتۆر جان چیم داوە لەم بۆ نمونە بۆڵە قوبولکەم خانووی خۆم هەیە و معاشی خۆم هەیە و منەتم بە هیچ نییە و چیم داوە لەم ڕزارەتە قوبول تو با بەڕزارەتی چییە ئەی مناڵ ئەی خۆت ئەی ژیان ئەی گوزەران ئەی چتر نانا منیش بەڕاستی حڕێتی خۆمێ حڕێتی خۆت و بەس بڕۆز بۆ تۆ تەسەور ئەەکەی ئەم ژن و مێردە بە تەنها زۆر خۆشبەخت و ئاسوودەن
خوشکم با من لە ئێوە دەست پێ بکەم زۆر مرتاح مەبە لەوەی کە خەڵکێک درۆت لەگەڵا کاڵە زۆر مرتاح زۆر باوەڕ مەکە زۆر خۆش باوەڕ مەبە کە دەچنە لایەکێکیان لە شوێنە بێت ئێستا ئاسوودەم کە هیچم نییە بۆ خۆم دێم ئەڕۆم کەس دێم ناپرسێتەوە بۆ وازانەوە زۆر خۆشە وازانەوە زۆر خۆشە 5 ڕۆژ 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ لاخیرا خۆی پەشیمانە بێتەوە خۆی پەشیمانە بێتەوە وەڵڵا من ئافرەتێ تەلەفۆنی بۆ کردووە لە کاکتۆر پیا و تۆ زەغیرەی هەبێ باش پیاو لێت بپرسێتەوە تۆزە باش بابار ئافرەتێ لێ پرسیمەڵە کاکتۆر منم پیاوە لێم ناپرسێتەوە زۆر نامۆتەحە لە خۆمەڵم تۆ بڵێ من هیچ نەبم بۆیە لێم ناپرسێتەوە بۆیە غیرەم لێ ناکە بۆیە هەواڵم ناپرسێ بۆیە ناڵێ بۆی چۆ ئەڕۆی لە چۆ دەی کەواتە ئەوەی کە گرنگ و مهمە لە ژن و مێردا زۆر گرنگ و مهمە کە مەکانەتی یەکتری بزانن ڕێز یەکتری بزانن وە کۆڵی خۆشەویستیان بۆ یەکترێ بێ حاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە کە من دەڵێم شیرازەی خێزان بەڕێزان لە ناو هاوکێشەکەیە هەر تەنها ژن و پیاو نیە هیچ بریتێ لە منداڵ با من توا چەند کەلیمە بە جەنابتان بڵێم ئێوە دەزانن منداڵ بە ئاسانی ناکەوێتەوە ئەوە نییە کە جەنابتان ئاسان بۆ کۆڵن لەبەرەوەی کە خوای گەورە بەبێ هیچ شتێک بەبێ تفڵ ئەنابی مناڵی پێداون ئێوە دەزان لە خەڵکی سلێمانی هەیە من ئەیناسم لە لای من بۆ نمونە فەحس و فحوسات و سۆنەر ئەکا ئەلە دکتۆر 2-3 ساڵ جارێ چەندێ پارەمان پێکۆکرێتەوە ئیدین بە ئەنابی بێت تا ئێستا 3 ئەنابیمان کردووە نەجاحەتی لێناوە ئێوە ڕۆڵازانن مناڵ هەبووە لە پەیمانگای خۆم دایکی بۆ خۆشی پێکرێویستە و 7 وەرەقەی تێچوە تا مناڵەمان بووە 6 وەرەقەیەک 8 وەرەقەیەک نازم 7 وەرەقەیەکی تێ بزانە چەند هەمووی 100 و ئەوە لە 160 هەفتایە چەنە تێچووە تا منداڵە بۆتەوە بۆ ئێوە منداڵە نیعمەتێکی زۆر گەورەی کە خوا بە تۆی داوە کاکەچە کەواتە هاوکێشەکە بۆی تەواو کەم سێ کوچکەکە تەواو کەم ژن پیاو منداڵ اینجا دێمە سەر خێزان کە چی بکەین بۆینە هاوکێشەکە بە هەرسێکیوە تەواوە بە هەرسێکیوە تەواوکەوتە بەداخەوە زۆر بەداخەوە گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە منداڵ نازانین با من چەند شتێک بە منداڵ پێتان بڵێم ڕەنگە بۆ یەکەم جار بە بیبیستن یەک منداڵ لا يزال علم النفس قسەی فەرمودەکاڵێتەوە فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه لا يزال علم النفس من علم النفس طالما ولا زانكو استماني خو قسي جفاني خم تام بينالو لا يزال در الناسيش مطابق فرمودكيه دايكو باوك رولي شي جرينجان هي لباشتر كردن وخراب كردني من دالا دايكو باوك متها بارم نوت سعرم نوت في زي شنقلم نوت جنسيم نوت جوازم نوت سلاجي برم نوت دەمی پیاوەکەم وڵەکی کاک تۆ بڕۆ سەلاجەکە بکەرە بزانە پڕ نییە بۆ تۆ دابەستت دانەوە یا مناڵە دانەوە هەواڵە بەخوابی دکتۆر بڕۆ بزانە کارتەکانیان بۆ منەزا بە چەند سەد ما کڕۆنمڕۆنی تێدا نییە کاکە تۆ چیت کردو تۆ کلێکارت گرتووە یان فڵانت گرتووە لە خۆت بپرسە ئەم هەفتەیە چەند سەعات بینی خۆت ئەچە لەم مەجلیسەیە کاکەم سیمینارێ من با بە خۆ داچوونەوەیەک بێ بپرسە کاکە گیان لە شەممە بۆ شەممە بە تەقریبی تۆ چەند سەعاتێ بینی وڵا دکتۆر ڕەنگە 2-3 ساعت ێ بخوا تۆ 3 ساعت بەس لە دەبیرسی مایتەوە نەک بەچکار بە عایلە قۆڵۆنتان تۆم هەفتەیە بۆ خۆت نزیکی 3 ساعتونی بەس بە حەمامە مایتەوە تۆ ئەگەر هەر خۆشتۆدنێک چارەکی 20 دقەی ساعتی پێ چکاتە تۆ بەقەت حەمامێکت بۆ خۆت بۆ مناڵەکە دانەناو گردنم ئازاکە تۆ بۆ نمونە لە نۆتینهامی لەکوێی هەموو ڕۆژێ 4 ساعت 5 ساعت لە ناو سیاری 5 ساعت ناو سیارە بووە تۆ 5 ساعتت بۆ مناڵ داناو بە درێژای هەفتەیە گردن مازاکە بەقەت 4 تایە سەقەتەکەی سیارەکەت بۆ مناڵ دانەناو ئێجا تۆ یەکێک دەمم بۆ نەکاتەوە بڵێ چۆ ئەم ڕێباد لە منە ئاگای لێنێ کاکە منش خەریک ڕاوە دینارم هاتینەوە سەر پرسیارە ئەسڵیەکە ئێمە بۆ پارە پەیداکردن هاتین بۆ ئێرە یان ئەسڵەکەی ئەوە بوو بۆ خێزانێکی خۆشبەخت و ئاسوودە ئەتە لە پڕێکان لە پارە و ژمارەیە زۆر بێ بە ژنت لە دەستدابێ و مناڵت لە دەستدابێ بە تایبەتی کوڕەکان کچەکان ئەوانەشی کە سینگڵن ڕەبی خوایە ئاخر ساڵی سینگلی بێ ئینشەڵڵا قەت بە سینگلی نەمێننەوە لەبیرتان نەچی هیچ لێکێک لەم مناڵە جوانانە ئێمە پرسمان پێ نەکردین کار لەدایک بوون پێیان ڕاست بوو بە حوسن و ڕەزای خۆمان لەدایک بوون یعنی بۆیان هێ شکاتمان لێ بکە کاکە لەم ئەم وڵاتە نەحەقی نییە مامۆستا باسی کرد لە ماڵێکی بەڕێز بی لە ئیمەڕۆی میوان دارێکی نازداریان کردین ئەڵێ بۆ نمونە شتێکە بێت تۆزە قاچی بریندارە بێت فڵانە بێت لە مەکتەبە لێن ڕاستەکە کاکی جانە منداڵت تۆ بۆت نییە هەموو شتێکی لەگەڵا بکەیت تۆ بۆت نییە هەموو شتێکی لەگەڵا بکەیت لە ڕووی دین و لە ڕووی ژینیشەوە لەیکی بدەیت تۆ گرنگە مهمە بەڕاستی تا قتارا دێکە و سیاسەتی ئەوان خراپ نییە بەو جۆرە تۆ بۆت نییە تۆ یان جارێ مەی خەرەوە وەکو ئەو دانەیەک و دوو دانە و با زیاد نەبێ
یانەگە ژمارەکەی زۆر بوو بۆ نمونە مەسەن کۆمەڵێ خاڵ مناڵت خستوتەوە 5 6 7 9 حەقی بدەرێ مافی بدەرێ وەکۆڵێت سنووری بپارێزە مێڵەکەم تا زۆر بۆ نمونە منداڵەکان بەفی ڕۆ بچێت بۆیە خاڵی لە خاڵەکانی تر کۆمەڵێ بە شت بە جەنابتان بڵم دەربارەی منداڵ یەک منداڵ پەروەردەی دەستی دایک و باوکە دوو منداڵ تا 5 ساڵ 150 ئەرکە قورسەکەیە بە قسەم کە تا 5 ساڵ 5 ساڵ یەکەم زان چییە ئەو کۆمپیوتەرە کە ئەیکڕی هەفتە یەکەم چیەکەی بەرمەجەیەکەی کۆمپیوتەر یەکڕی ئوستاد لە بازار بێنەرەوە عەزیز وەیسی پێ لە نادرێت بینەرە سیدی پێ لە نادرێت ئەڵێ چی کاکە بەرنامەی بۆ داگرێت 5 ساڵ یەکەم 5 ساڵ یەکەم ئای ئێمە 5 ساڵی یەکەم وتەمەنەوە لە علمی نفس ئاسەرمێنرا بە قسەی هەر نییە 5 ساڵ یەکەم ئێمە بەس مشوری بەتابەتی ئافرەت وازانێ بەس 5 ساڵ یەکەم بەس دایبی بۆ بگۆڕە و شۆربا بکە بە قورگێ و حاپۆلێ و نییە بۆ نموناڵێت سیستەمارەیە هیچ ناخوا و بەس هۆڵی قەڵەوی و بەزمڕەز بێت هۆڵی مێشکیت بێ هۆڵی بەرمەجەت بێ هۆڵی بەرنامەی بێ ئەم 5 ساڵە چەند هەزار جار بینوێتی باوکی لەسەر بەرماڵ بووە ئەم 5 ساڵە چەند جار براوە بۆ مزگەوت ئەم 5 ساڵە چەند جار پێی وتراوە یەس پێی چەند جار پێی وتراوە نۆ ئەی نابێت پێی بڵێ نۆ ئەی جەنابەت لەبەرەوەی چی تاقە کوڕە بەخوا لی بدەینی ئەتکوژم بە ژنەکەی ئەڵێ ئەی پرچت بڕان ئەو مناڵە پێویستی بە یەسە پێویستە بە نۆیە کتێبێک هەیە پێم وایە بە ئینگلیزیش هەیە ئێڕازەم هەر خۆی سەرچاوەکەی ئینگلیزیە باسیەوە کا بە کورت و مختصر لە پەروەردەیە چەندێ بەڵێ گرنگە ئەوە نەش نەخێر گرنگە چەندێ بەڵێ گرنگە ئەوە نەش نەخێر گرنگە بەڵام نەخێر کتێبێکی ترێ بیخوێندنەوە هونەری گوتنی نەخێر پێم وایە بە ناوی هاوی سەی نۆ شتێکی وایە کتێبێکە هەفتا ئەوەندە ڕێگا باسەکە چۆن بڵێن نۆ چۆ بە ڕێزاڵە کاکتۆر مش کوردستانی ناتوانین نەخێر زۆر بۆ مناڵ بکەین نەعادە تۆ داسراکی ماڵاودان من نەموت ئەو نەخێری تۆ پێم سەرت پانکەمەوە نابێت من ئەوەم نەوت کاک هەفتا ئەوە نەوە هەیە بۆ نەبوو وتنی نەخێر بەس غێرە منداڵە بێ هێوا شۆش پەروەردە بێ بۆیە لەبیرتان نەچێت 5 ساڵی یەکەم کەم تا زۆر تەبێ ئاگادار بی حەزت بۆ منداڵ دروست کرد بێت خولیات بۆ منداڵ دروست کرد بێت نەزرێک دەرباری منداڵ دروست کرد بێت کۆمەڵایەتی بێت ئیجتیماعی بێت قسە و باسێ بکات بابە لەگەڵ ڕێزمە عەزیزان بۆ ڕازگۆ بم لەگەڵتانە من بە درێژای ئەم ماوەیەستم پێ کردووە مناڵ 10 ساڵە 2 ساڵە چی بە ماڵی ئاڵێ چۆنی ئێدە سەیرە چڕ چاوم کە دڵم تەقی سارد و سەر ئەساد سارد ئەڵەی بۆ کۆڵێت بێگاری پێەکەی هیچ ئەحساسێکی بۆ دروست نەبووە ئیمۆشنێکی نییە ئیمۆشنێکی نییە ئێمە ئەمە 5,000 جار تەوقەی لەگەڵا نەکراوە بە ماوەی 5 ساڵ 6 ساڵ 10 ساڵدان تاکە تۆگە ڕۆژی 2 جار 3 جار تەوقەی لەگەڵاکەی وەکو باوکێک کە چوویتە ژوورە شێرەکەی خۆم حواڵە چۆنە چوویتەوە بۆ ماڵەوە ئەی بۆ لە دینە سونەتە بۆ هەم ڕۆژە چیتەوە بۆ لە سەلام بکەیت کە لە دەرماڵ دەرچووی سەلام بکەیت و خواحافیزی بکەیت خێر بۆی کە کۆپی پێستێ بێت خێر بۆی بەرمەجەی منداڵەکە ببێ بۆیە لە 5 ساڵ یەکەم زۆر گرنگ و مهمە اینجا من نامێ بچمە تەفسیلەوە لە 5 مانگی لە 5 ساڵی یەکەمە مناڵە بێت زۆرترین ئیمەیجی بینی بێ ئیمەیج وەکو چی زۆرترین بەرماڵ زۆرترین قورئان زۆرترین کتێب زۆرترین میوان زۆرترین ماڵ زۆرترین ژینگە زۆرترین وێنە بەڕێزێکەڵە وێنە یانی چی دوکتۆر ئەڵێم کچە جوانەکەم ڕۆژە دانیشە بە دیار لاپتۆپەکەوە یان ئەو برا بەڕێزەی سەر لە ماڵێ بووین لە ڕێی مۆبایلەکەەوە هەموو شتێکمانە گۆڕی وایە کەواتە وەرە ڕۆژێ دانیشە مۆبایلەکە بکە بە تەلەڤیزۆنەکە مەکە مەدینە بەدر ئوحود نوێژ ئەقسا فەڵەستین کوردستان سلێمانی هەولێر دوهۆک قەڵاو منارە قەڵای شیروانی 1 2 3 4 5 6 10 100 1000 2000 غێرە بێ ئیمەیجیکەی بەرمەجەیکەی ئێم مناڵە دایبی بگۆڕە نانەکەی بخوا وەرە لێرە بخەوە دایبی بگۆڕە وەرە سەر سفرە ڕاکە بۆ ژوورەکەی خۆت وەرە بۆ فڵان و فیسار بۆ نازانم چی کاتە لە ئاخیرە منداڵێک دروست نەبێت کە تا زۆر بنچینەیەکی خێزانی بەختەوەری تێدا نەبوو بەڕێزان بۆیە ئەوەش خاڵێکی تر زۆر گرنگ و مهمە 5 ساڵ یەکەم زۆر گرنگە دوای لە تەمەن زۆرینەکەی ئەدەن بەو 5 ساڵە یەکەم کە بەداخەوە ئەوە جاری وایە وڵای ئێمە لە دەستمان چوو دوای لە 5 ساڵ تا 10 ساڵ وریا مادەیەکی خامی جوانە قوڕی سناعیە 5 بۆ 10 ساڵ لە بەریتانیاش مناڵ لەو تەمەنەیە جایتیت ناکە لەو تەمەنیا شکاتت لێ ناکە لەو تەمەنیا جوابت ناداتەوە لەو تەمەنیا دەست لێ هەڵ نابڕێ لەو تەمەنیا تەحەدات ناکە
لەو تەمەنەیە ئەسڵەن هەر لێرەش نا لە کوردستانیش خۆی لە ڕووی نایە بۆ نمونە مەسەلەن بەڕوود بێتەوە. ئایا من ئیستیغلالی کەم؟ نە، ئیستیغلالی کە بۆی کە لە 5 ساڵ بۆ 10 ساڵ زۆرترین باشە و چاکەت بۆ کرد. ئێبراهیم خۆتان دیقەت بدەن، خۆتان دیقەت بدەن. تۆیەک نەیبێ بۆ ناو کۆڕ و سیمینارێک، تۆیەک نەیبێ بۆ مەجلیس و چاکەیەک، تۆیەک نەیبێ بۆ دەرز و دەورێک، تۆیەک نەیهێنی بۆ مزگەوتێک، تۆیەک لە ژیان تا لایبرەریەک و کتێبخانەیەکت پیشان نەدابێت، تۆیەک سەر ئەم منداڵە 5 ساڵە 7 ساڵە 8 ساڵە 9 ساڵە 10 ساڵە سەردانی هەنی مەجلیسی نەکردبێت. اینجا دیقەتە دەی فەرمودەکە بۆچی یەکێ لە فەرمودەکان جاری وایە لە مەجلیسی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ منداڵی تا دانیشتووە هەر بە جددی یانی و قەت پرسیارتان کردووە فەرمودەکان ئاو تەوزیع کرا و درایە دەست منداڵەکە بووا کراوە بۆ غێر بۆی منداڵە سیفەتێکی قیادی وەرگێ غێر کاتە خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمە ئاگاتان لە 5 ساڵ بۆ 10 ساڵ بێت کە لێرە پێی ئەڵێن تقریبا توانای وەکو پرایمەری وایە لێرە قۆناغی باخچە و هەتاوەکو سەرەتایی فرسەتێکی زۆر باشە. ئەو 5 ساڵ بۆ 10 ساڵە سەردانی کوردستانی پێ بکە. ئەو 5 ساڵ بۆ 10 ساڵە بێنە بۆ مزگەوت مەڵێ مناڵە و بۆ نەوەک تەنگا و بێ من تااقەتم نییە. ئەو 5 ساڵ بۆ 10 ساڵە شەو تەلەڤیزۆن بکوژێنەوە سەعاتدا یاڵە با بخۆمان کتێب بخوێنین، یاڵە با چیرۆک بخوێنینەوە، یاڵە با بخۆمان یاریەک بکەین، یاڵە با بخۆمان شەترەنجێک بکەین، یاڵە با بۆ خۆمان سەیریشیان ڤیدیۆیە بکەین، یاڵە وەرە کوڕە جوانەکەم کچە جوانەکەم با بخۆمان سەیرێکی فیلمی ڕیسالە بکەین، یاڵە وەرە با پێکەوە بۆ خۆمان بۆ نمونە مەسەڵەن هەندێک ئایەت بخوێنین و هەندێک فەرمودە بخوێنینەوە، وەرە با پێکەوە سەیرێکی ئەم ئەلبومە بکەین کەم تا زۆر بزانین ژیان چۆنە و گوزەران چۆنە و ماڵ چۆنە و خێزان چۆنە و خانەوادە چۆنە. 5 ساڵ بۆ 10 ساڵ لەبیرتان نەچێ قۆناغێکی زۆر هەستیار و گرنگە لە 5 ساڵ بۆ 10 ساڵ اینجا هێواش شێواش کەسایەتی بۆ دروستە بێت، اینجا هێواش شێواش تۆزێک تا ڕادێک تەرکیزی تۆزە بەقۆتە بێت، حەزەکانی بەقۆتە بێت، خولیای بەقۆتە بێت. ئەگەر پیاوی خۆی هەبێت لە 5 ساڵ بۆ 10 ساڵ فریای کەوێ حەزی بۆ نوێژ تا دروست دەکات، حەزی بۆ کتێب خوێندنەوە تا دروست دەکات، حەزی بۆ وەرزش تا چکە پێتان بڵێن دوای 10 ساڵ دوایی فریای نەکەوی جا چۆن دەبیتە پەن بەدەستیەوە. اینجا حەزی بۆ سەردان تا دروست دەکات، حەزی بۆ بازار تا دروست دەکات، حەزی بۆ مەجلیس تا دروست دەکات، حەزی بۆ قسەکردن تا دروست دەبێت. کاتە ئەمانە هەموو کۆمەڵی حەزە لە 5 ساڵ بۆ 10 ساڵ. اینجا قوڕەکە لە دوای 10 ساڵەوە خەستە بێتەوە. اینجا مراهقە ئەگەر کچە ئیسترۆجین و پرۆجیسترۆنی بۆ دروستە بێت، ئەگەر کوڕە اینجا ئەندرۆجینی بۆ دروستە بێت، اینجا تۆزێ خەتێک سمێڵی بۆ دروستە بێت، اینجا تۆزێ خۆی بەشت دەزانێ، اینجا ئاوا خۆی تاولوس دەکات و قژی و ڕۆنی لێدا و جێڵی لێدا و بەزم و ڕزمە، اینجا کچە حەزەکات تۆزێ برۆی باری ئاوا تفی لێدا و بەزم و ڕزم و ئەوانەیە، اینجا دێتە لای مێستەوارێتەکە ئەساس و بۆتۆکس و فیلەرەکات پرچت بڕێ لە تۆ فێر بووە، اینجا پێڵاوێکی بنبەر دەکاتە بەزم و ڕزم، اینجا لە دوای 10 ساڵ و حەزەکات تۆزێ پانتۆڵێکی تەسک بێ و ئەها ئەڵێ چی pay attention of other sex نیزوتەنی هەر لە کتێبە تۆپیەکانە بۆ ئێمە نووسراوە ئەڵێ تەرکیز و داڵغە و سەرنجی بەرامبەر ڕاکێشێ، ئەگەر کچە بۆ بەرامبەر، ئەگەر کوڕە بۆ بەرامبەر، ئەمە نۆرمەڵە بەچی خوا وای داناوە، خوا وای داناوە. ئەگەر لە 10 ساڵەوە هەتا 18 ساڵ و 19 ساڵ و 20 ساڵ ئەو ئەندرۆجینە فول نەبێ، ئەو ئیسترۆجینە فول نەبێ، حوبێک بۆ ڕەگەزی بەرامبەر دروست نەبێت، بگاتە 22 23 ساڵ ئەوە نییە خۆتان دیقەتان داوە خەڵک بە ئاسانی ژن نایەنێ لە حەفتەیە گێچەکەی تەقیێڵێ ئەیێنێ بۆم نێنن جەڵدە لێمەدا، لە 17 بۆ 18 ئەڵێ یان بۆ یەکین یان بۆ گڵین، لە 17 بۆ 18 بۆ 20 بۆ 22 چی من ئەوم نەدەیت تێ خۆمە سووتێنم قسەی دایک و باو ئەمەش بۆ خۆی نیعمەتێکی زۆر گەورەی ئێمە لە توبیت و تۆر دەرونەکان پیانەوتونە چکە ئەگەر ئەم کاتە نەبێت کامە قیمەی ڕەحمە قیمەی هێرکەدانە من بۆی حەقیقەتەکەی تێبگەن مەڵێ ئەم کچە بێشعورە، مەڵێ ئەم کوڕە چاو لە دەرە، مەڵێ ئەم کش و کوڕە بۆن و نەتبوون و نەمەسەن سەرسەریە و شەلاتیە، مەڵێ ئەمە حەیشی هەڵگیراوە، هەر خۆی زەمانەکەی وایە. ئەی چی بکەین دوکتۆر بەربەرەڵا بن ناموت ئەخدە تۆی شەکە تێکدا ئەی من پێشتر بە 2 مەرحەلە فریاد نەکەوتم وتم تا 5 فریایکەوە، دوای وتم تا 10 فریایکەوە، اینجاکە کە لە دەوە حەز و خولیات بۆ دروست کرد لە 10 هەتا 17 و 18 کە هەندێک لەم گەنجە جوانانش ئێستا لە بەردەسمانایە نازانی چۆن بیگری ئەوەی پێش دەکردت فریاتەکەی بۆ نمونە ساڵە بەدەرە بێ مەشغوڵە بێ بە وەرزش لە 21 کار خۆی وازی لێنێ، حەزت بۆ خوێندنەوە تیا دروست کرد ئەو چەند ساڵە مەشغوڵە بێ لە 20 و 21 لەوە چێ تا ژیانێ نەچێتوێنێ، حەزت بۆ یاری و تەرتیبات و مەزبەط دروست کرد لەوە چێ شوو بکات یان ژن بێنێ بە حیاتی نەچێتەوە بەلایە، بەڵام ئەو 6 7 ساڵە
بوونی کۆمەڵێ حەز و خولیا باشترین و چاکترین شتە بۆ گرتنی منە. من چی دایکێک ئەبێتە پەن بەدەستمەوە لەگەڵ باوکە ئەبێتە پەن بەدەستمەوە کە نازان چۆن چارەسەری خۆ لە کاکە مناڵێکی ئاوا مێستەرەوە 15 ساڵ هەرچیکی پێڵەمە حەزی لێگرم ئێ نازان بەچی بیگرم بەس کە حەزی هەبێ من بە حەز ئەیگرم ئەو بەڕێزانێت چۆن ئەیگرم دکتۆر حەزی بۆ تۆ پێ نییە لەگەڵ کۆمەڵێک گەنجی ئەم مزگەوتەیە فێرقەیەک و بۆ نمونە تیپێکی دوو گۆڵیان بۆ دروستەکەی نافۆتێ حەزێکی بۆ کتێب خوێنەوە تا دروستە بێت لەگەڵ کۆمەڵێک گەنجە نافۆتێ حەزێکی بۆ یاری شەترەنج تا دروستە بێت هەموو شەوێنی ساعت 3 4 بجاتوی سەیری ئایپاد کات یاری ئەوە کەوت تەرتیبات بەڵام تۆ وازت لێ هێنا هەتا 10 ساڵ بوو بە حەز و خولیای ئایفۆن و ئایپاد و پۆرن و سایت و پەیج و سۆشیال میدیا و فلیم و ئەفسون و مەریەم و گرێکوێرە و ڕیخۆڵە کوێرە و نازەم ئەڵقە و فلیم و بەزم و ڕەزم و دیفلافیسار و ئەکسنازانم چی و یاری و ئەم ئەتاری بەزم و ڕزمان کاتە بە ئاسانی لە دوای 10 ساڵ ناتوانین کۆنتڕۆل پێتەکڕێت و پێت ئەکات وە ڕەشمەی تۆش ڕاکێشێت ئەگەر کوڕی منیش بێ بەڕاستی هەر منم ئەگرێت هەر ڕێک ڕەشمەکەم ئەگرێت دەڵێم بیتە سەر حەزەکەم چی لێکێ وەختای بێ بڵێ چی مەجبورم دکتۆر ڕۆژیەک 2 ساعاتێک ئەیدەمێ مەجبورم دکتۆر جان مەجبورم بەخوا بۆم کڕیوە مەجبورم فڵان دەبێت تۆ پێشتر تا 10 ساڵ 12 ساڵ کەم تا زۆر ئیشت لەسەر نەکرد کارت لەسەر نەکرد وە کەم تا زۆر بەڕێزەکە لە کاکتۆر مناڵێک مێ 14 15 ساڵە چوار قسەی خواسایی نازانێت پیا ڕاست بڕوا تۆزە قورسە ئەگەر بە بەختیار بڵێ ئەڵم تا 16 و 17 زۆر زەختی لێمە باوای لێ نەیە ڕقی لێت بێ باوای لێ نەکات جاتیت بکە تۆ دەبوو پێش 10 ساڵ بۆ نمونە هەندێک ڕۆڵتان بداپی ئەوەرە تۆزە قورئان بخوێنە ئەوەرە سرودێکم بۆ بڵێ تۆزێک کۆمەڵێکە تەرتیباتە مەزبوطە ئەجارم بۆ نمونە مەکتەب هەیە مەدرسە هەیە لێرە کە شەمان یەک شەمانە دەرزیان پێڵن ئەکوڕم تۆسە و فەرودەم بۆ بڵێ ئەو قسەم بۆ بڵێ ئەو شعرم بۆ بڵێ ئەو بەخشانەم بۆ بڵێ ئەو سرودەم بۆ بڵێ ئەو بابەتەم بۆ بجێڕەوە کاتە تا 10 ساڵ 12 ساڵەکە تۆ فریای کەوتی زۆر بە ئاسانی ئەتوانی بە جوانی و بە مەزبوطی لە دوای 10 ساڵ تۆ فریای بکەویت هەتاوەکو 17 ساڵ باش منداڵ خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە بەڕێزان کە پێم خۆشە لێرە باسی کەم بۆ دایک بۆ باوک بۆ منداڵ بۆ خێزان ئینڤایرۆمنت زۆر گرنگ ژینگە کوڕم بە قسەم کچم بە قسەم کە من تەمەنم لایەنێکتان گەورەترە ئاگاد لە ژینگە بێ خۆشبەختم لە سیاقی ئەم چەند ڕۆژیای جۆم لە برایە گۆڵە کاکتۆ لەو شارە بووم موسڵمانی کەم بوو کوردی کەم بوو خانۆکەشم زۆر نازدار بوو بەخوا لە دڵم دەرناچوو فرۆشتم هاتمە فڵان شوێن هەم لە نزیکی مزگەوتەکە شوقەیەکە خانوویەکە چییە کڕیوە بەزم و ڕزمە وە لێرەش تۆزە موسڵمانی زۆر ئافەرم بوو ئەوە ئەی عکسەکەی نەبەتێکە چی بڕۆیت بۆ شوێنێ کورد هەر نەبینی بڕۆ پرچت بڕن ئەبینمەوە 10 ساڵ 12 ساڵی تر ئەڵێ های بای تەوا ئەبینمەوە کاکە بۆ لە من بێزاری بۆ لە مزگەوتەکە بێزاری بۆ لە دەرزوو دەورەکە بێزاری برادرێک وای وتووە هەلم جەمعی تۆ من تۆ فلان فیسار بابە من لە دەست کورد ڕاکەم لێرەش کورد ببینن جاوەرە نەکبەتیت هەنەبێ سلم عەقڵا نازانێ ئێستش باشترین میلەتی کوردە ئێمە خۆ زۆر وەسوسێنای خۆمان ناکەین تاکە بە بەڵگای سەربێنی عەرەب فقط من و تۆ موسڵمانە تۆ بە جدی دراستان کردووە ئەفغانی پاکستانی سووری ئێرانی بڕۆ بۆ هەمووی ئێمە بەڕاستی خوا گەڕ گوڵمانەکات لە کوردبوونی و باشتربوون و چاکتربوونی میلەتی خۆمان پاشگەز بینەوە بوومانم لەوە من زۆر گەڕاو بڕۆ لەو لاوە لە مالی زیاو بیگرە ماوەیەکی زۆر تیا بوومە هەتا دەوڵەتی ئەفریقا بە 4 ساڵ بە 5 ساڵ ئەفریقا بوومە بڕۆ بۆ ئاوا هۆڵندا بەلجیکا فەرەنسا لە سعودیە بوومە لەوە لە ئێران بە بۆنەی ڕۆژخوێندن و ئەوە لە کوردستان و ئەوە لە عێراق و ئەوە لە بەزم و ڕزم و خەڵکی سینیم لەگەڵا بووە ئەندەلوسی برادرم بووە خەڵکی خەلیج برادرم بووە یەمەنیم برادر بووە بەکرێ 4 ساڵ برادرم بووە باوەڕ ناکەم ئەزیزان کەسێکە بێ بەقەد میلەتی کورد باش بێت چاک بێت مەزبوط بێت جوان بێت خەڵکی خراپمانێ بەڵێ خەڵکی بۆ نمونە لارمانێ بەڵێ خەڵکمانێ بێوەعدە بەڵێ بەڵام بەعام ئەوەی کە تا ڕادێک لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی دینداریەوە من قەناعەتم وایە توانم بڵێم ئێستا لە باشترین میلەتەکانی بۆیە تۆ ئەگەر تۆ لەمەی خۆت هەڵگەڕێیتەوە بەتەمامی بەلایەکا بچی بتێ بەرەو باشتر چاکتر بچیت من قەناعەتم وایە دەفەوتەی ولا ئەخیرا دەفەوتەی و ڕەنگە نەتوانی کەم تا زۆر خێزان و خانەوادە و کۆمەلگاکەش فریاد بکەوێ و بتوانی لەم وڵات و مەملەکەتە باشتر و چاکتر و مەزبوطی کەواتە ئەتێ بڵێ چی دکتۆر ئاگاد لە ژینگە بێ ژینگە بەم چەند شتە بە سەریعی پێتاڵەڵە ژینگە ئیسفادی وەکو چی یەک ئاگاد لەو تەکسێ بێ کە مناڵەکانت پێگوازن
دوو ئاگاد لەو پاسە بێ کە منداڵەکانی پێگوازن سێ ئاگاد لەو مەکتەبە بێ چەند خۆشبەختم ئەزیزێک گێرەوە دەستخۆشی بۆ هەیە ئەزانێ چی ئەڵێم دوای بیستۆڵە کاکتۆر کچەکەم لەم شاری خۆمەی خوێت بەڵام بەڕاستی مەکتەبی تێکەڵ بوو ئێستا نردووە بۆ شارەی تر مەکتەبێکی هەیە باگراوندی دینیە مەکتەبەکە کچانە ڕاستە تۆزە هیلاکە بوو ماندوو پارێکی زیادە دەم بەڵام لێوە کردووە باشە ئافرم دەست خۆش بێت دەست خۆش بێت زۆر باشە زۆر چاکە کاکە ئەزانم پارە هەموو شتێک نییە تۆ دڵسۆزی خۆتی تۆ دڵسۆزی ژیان و گوزەرانی خۆتی تۆ دڵسۆزی خێزان و خانوادەی خۆتی کەواتە ئاگات لە ژینگە بێ ژینگە زانن یانە چی تێکەڵاوی چی خێزانێکەکەیت ژنەکان گوێیان لێ نیە ئەزانی ژنەکەت باش نییە تێکەڵاوی ماڵی باشی ئەتەوێ ئەزانی ژنەکەت بە سەریقە نییە تێکەڵاوی عایلەی باشی کرد بەڕێزێک لەم مەجلیسانە خێزان پۆشتە نییە تێکەڵاوی ماڵی باشی کرد خێزانی باشی ئەڵەی خێزانم بۆ نمونە تۆ دەدەمەوەرە و فلان و پیسارە تێکەڵاوی عایلەی باش و چاک و مەزبوط بەعکسەوە ئەڵەی پیاوەکەم دوو قسەی خواسایی نازانی بزان لەگەڵ نانی چییە خۆیت کێ نانیت ئەخوات کە من زۆر جارۆک و یاسا ئێڵم یەکێکەڵە کاکتۆر پیاوەکەم خراپە یان لە ژنەکەم خراپە بڕوا بێت زۆر قسەی بۆکەم بەزێکێ لە شتەکان ئەڵم چی نانی خەڵکی باش بخۆ خەڵکی باش بانانم بخوا بۆ ژینگەیە ژینگە بزانە بۆچی ژینگەیە ئەیبەی کاکەجە هاي تو معقولة بدري جاي شل صار اللي من الله عندك الخوت أنا بردو بو لايبرارية بو كتاب خانة معقولة بو أنا منسى داني عند إنه معقولة تو شش حود دان صار بس لما مزجوتين يجكي نتنا كبلي بس داني شيء ومزجوتيش بكي من على جناك أم جمعية هيج ليمانية من يجد مالهم إيه هيج ليمانية تشين جماعات نيوجكين بيكو دعاء ليو بيكو تشين لفيك خوينون جادينو بو مالهم شان خوشة دبزانة بو تشي جينجي ژن بابە جیاڕۆ بۆ مزگەوتەکە و مناڵ بابچێ بۆ شوێنی مناڵان و تۆش وەرە شوێنی مزگەوتەکە و کوڕبەشی پیاوان و سێ چارەک سەعاتێک لە دڵسۆزیت پێ دەڵێ براکەم ئاگاد لە ژینگە بێت ئاگاد لەو ژینگەی بێ کە هەبێت تەنانەت ژینگەی کارکردنت برا بەڕێزەکانم پیاوە عەزیزەکان وابزانە من جەناب چاکەمەمان گوێی لێ نییە ئەگەر زانی بە منەڵی دکتۆر وەڵی جاران وانە بوو نازانم بۆم لاتۆ خەتای ژینگەکەتە بە قوربان تۆش جگەرت ناخوارە گە لەگەڵ کۆمەڵ جگەرە خۆرە نەبووتە تو أهلي نيرجلو فايب نبوي قال لك لو كم الخلق نبويته تو أهلي حبوا درمان مشروب نبوي قال لك لو أنا نبويته تو أهلي رشوة وأهلي بون منعم فار حرام نبوي كي تقول دي خوتو قال لك لو كم الخلق نبويته لناو جينجيا كايا أول بينج أول دا أول فانز أول فلان أول هون برسيو نيكي كده أول في سارة يمش بخمن زوجار كمنين هر وقت الذوق ما نبي بخمن حلال يكين شرعين أمش بخوي شيء تسر مزبكي كلوات شيء بهموجيان باوەڕ کە ئافرەتەیە کە زۆر جارم قسەم گێڕات ئافرەتەیە ئەڵێ ڕجای خوێنێکم لێ کردووە وتومە بە نان و تەماتە ڕازیە بم لە وڵاتان لوقمەی حرام مەکە ماڵمەوە پیاوەکە بە قسەم کە پیاوەکە بە قسەم کە زۆرمان بەڕێ کردووە و کەمی ماوە ئاخر بۆ معلوماتی جەناب تا با منەم قسەیە بکەم تەمەن چی ئەزیزە ها بەجددی لەگەڵمان بیرکەنەوە تەمەن دیاری کراوە تاکو تەرا لە خەڵکا ئەگاتە سەد تاکو تەرا کوردە بۆرە ئەگاتە نەوەت کاکە یەکێکاتە هەشتا ساڵ هەموو عەشرە پێزانێ نیوە تەمەنی خەڵکی عێراق شەست و شتێکە ئالەم سوچەوە بیگرێ کاکەم جەوی هەیە و شەبەکەی فولە هەتا ئەم مناڵە بچکۆلانە زۆرینەمان 10 و 15 و 20 و 30 و چلین جارێ ئەوانەی سەر و چلن قوربان بەسەر زۆرمان ڕۆشتووە و کەممان ماوە چلە 45 ڕۆشتووە 15 20 ماوە من نهاتووم ئەمڕۆ سەر و دڵت بگرم بڵێ یانی چی فاتحا بدەین نا من وام نەوتووە بەسەڵێم چارەکەت کۆکەرەوە منەڵم تەبیعەتت بگۆڕە منەڵم ئوستوبت بگۆڕە منەڵم بزانە لەگەڵ چیا تێکڕاویەکەی منەڵم بۆ ماڵ و خێزان و خانەوادەت باش بە منەڵم تەبیعەتە ئوستوبە ناشرینەکە لەگەڵ پیاوە لەگەڵ خەسووە لەگەڵ خەزوورە لەگەڵ دشا لەگەڵ چواردەورە بگۆڕە چکۆ بەڕاستی گەروانە بە شیرازی خێزان تێکەچێت بۆیە کاریگەری ژینگا ئینڤایرۆمنت باشترین و چاکترین کاریگەرە بەدیوە باشەکەیە بەدیوە سربێکەیە ئەگەر ئەزانیت ئەگەر ئەزانی هەی تۆ برای وایە زۆر جار من بکوتم جاهەیە پیا و بۆنێ بۆڵەکە هەیە ژن کاگی تۆر ئەم ژنم بوومەتە پەن بەدەستێ خێر تەگا تەلەفۆنەکە با ئەو دوو لەگەڵا قسە بکە بۆ برا جوانەکەم کاک تۆر 5-6 ساڵە لە نایە بێنە بوو ماڵەوە هەموو جارت ئەگە تۆ ڕۆی تۆ من نایە و من تااقەتم نییە بۆ لە بەرەوەی لەوەچێ دایک و باوکی نەما بێ ئافرەتەکە یان لەگەڵ خوشک و براکانی وەختی خۆی تێکی دابێ یان بەزم و ڕزمێکی هەیە ئەڵە من نایەمەوە پیاویش بە تەنها ناوێرە بێتەوە ناوێتوانێ مناڵ بەجێ بێڵێ کاتەوە تۆ گونەحبارە بیت بە قوربان بۆ پیاویش وایە زانم ئێوە جەنابتانە و معاناتتانە دکتۆر جان پیاو نایە لەگەڵمانە بەناوی ئەوەی سیچن وەرەقە سەرفەکەم بۆ نەیدەم بەجەوێ بۆ بچم بۆ ئیسپانیا ئەی هەواڵە بەخوابی تۆ
تۆرە ئیسپانیا بگۆڕیتەوە بە چەمچەماڵ ئەوە تۆ کفری عەزەمەکەی هێواڵە بەخوابی خوا بکە خوانت باتە بە جانمەوە باشە تۆ وەرە بۆ نمونە مەسەرەن ئیسپانیا بگۆڕیتەوە بە باوەنور نزیکی ماڵی مام و خاڵ و دایک و باوک و خوشک و برا و کەس و کار کەو مانگمانگونیۆ چەندێ ژینگەی منداڵەکە دەگۆڕێ تەبیعەتی ئوسلوبی هەڵس و کەوتی ئەزانم هەندێکتانێ بە تایبەتی کۆنەکان مناڵ نایەتەوە لەگەڵمانە خەتای خۆت بوو ئەی پێم نەوتی پێنج ساڵ ڕای بێنە ئەی نەموت لە پێش 10 ساڵ مەروان و شیرین و ئەحمەد و حەبێ و خونچە بکە بە برادەری کە گەشتە مانگی 6 سەرت کون بک بڵێ دایەکە چینە بۆ ماڵ ئەحمەد کەیە چینە بۆ ماڵ ئەحمەد دایەکەی چینە بۆ ماڵ ئەحمەد ئەسڵەن وای لێبێ بڵێ داخیلەکەی خۆشم بەس بۆ ڕۆز بۆ تکتە بڕم ئەی من پێ نەوتی پێش 10 ساڵ حەزێکی بۆ ئەحمەداوا و بۆ نمونە مثلا بۆ خوڵماڵ و بۆ فڵان پیا دروستکە ئەی من نەموت پێش 10 ساڵ و 12 ساڵ حەزێک و خولیایەکی بۆ دروست بکە بۆ شارێکە بۆ مەملەکەتێکە بۆ هەندێشتە تۆ دروستت نەکردو مناڵ وەکو چێویش و نەم جەوەسوڵینە و لە پڕ پشتە ملێک نێ مامای باتەوە بۆ باوەنور کەیش مانگی حەوت پلەی گەرمی چین و نۆیە مناڵ ئاواکە ئاغەرق لە سەر و خوارێەوە دەرەچێت یەکسەری ئاوا کەوتەگە نەفەسە و 6 سەعات نۆ کارەبا بڕا و هەی بەلایگایت ئەڵی شەوارەی ڕێ سوێز کرد بۆ گرێ و ئێوەڵام مناڵ چێوێ بێ تەبەن مناڵ بێتاقەتە بێ بێزارە بێ دوای هەفتەیەک ئەگیرێ وڵێ بێمەوە کۆ ساڵا جەڵدە لێمدا وەڵام من نایەمە نۆ میمی دەست پێکا بە ئینگلیزیعانتیکەکەی خۆی و جەنابیشت ئەو وەختە دایک و باوکش ئەچێتە ژێر ڕکێب ئەوی کە پێشتر وتم مەجبوری دوای 14 و 15 تۆ بچیتە ژێر ڕکێفیەوە من دەمەوێت پێشتر دەستەمۆت کرد خوا با من تەشبیه نەبێت لە حیوانداریە وایە بەڕێزە چۆن کۆترێک ماڵیەکەی غێرێکەم جار باڵەکەی لێکەیتەوە وایە نە ئەوانەی کۆتربازیش نەبوو مامە بەڵام هەر شتێکی لێ زانم لە هەرینێکە شێر و پڵنگ ماڵیەکە هێدێتە بۆ ماڵەکە هێواش هێواش هەتا ماڵیە بێت دوای بڕۆ بۆ بازاڕەکە و وەرەوە لەگەڵ تا بۆ ماڵەکە قسە بتواشە کاکە تەشبیه نەبێ هەروایە بێچوو هەروایە کە تۆ کردت بە ئەهلی مزگەوت با بڕوا مرتد بێ واز بێنێ جمێن بەخوا و بە پێغەمبەر بدا من بەندە بناسم نووزەکەی تیامێنێ حەز ناکەم ناوی کەس بێنم لە جیهانە و یان ببێ بە ڕەقەمیان دوایی گرتە ڤیدۆ بۆ نمونە بیقرتێنن بەڵام خەڵکی زۆرە ناسم لە کوردستان وەختی خۆی باگراوندێکی دینی بوو چوو ئەوروپا من و تۆڵین ئەرێ وڵاتەوە مرتد بۆ وازێنە فلان فیساد گڕ دوای 15 ساڵ 20 ساڵ ئێستا قساکە لە ئیسلامی ئێستا قساکات نییە ئەڵێ بۆ لە من و تۆ خۆی بە دیندارتر باش دەزانێ ها هێشتا معدەنەکەی تیا ماوە باگراوندەکەی ئەوەی لە 16 و لە 15 و لە 13 و لە 20 و لە 25 بۆمان دروست کردو ئەو کێشەمان بۆ حەڵکە ماوەستا زۆر باشە بۆیە ئەوەی کە خاڵێکی زۆر گرنگ و مهمە هەوڵ بدە بە جوانی و بە مەزبوطی پێش 14-15 ساڵ کە گرنگ و باش بابێم لێرەیە چۆنێتی پاراستنی شێرازەی خێزە بەڕێزان هاوڕێ بەڵایەکی زۆر گەورەیە بەڵام نیعمەتێکی زۆر گەورەش با من لێرەیە وەکو دکتۆرێک ئەمەتان پێ بڵم هاوڕێ زۆر گرنگ بۆ معلوماتی جەنابتان هاوڕێ بۆ مناڵەکانتان بیکڕن زەرەر ناکە هاوڕێ بۆ خێزانت بکڕە زەرەر ناکەیت هەر بیکڕی بەکڕین زەرەر ناکەیت یعنی مەسەن ئەو بەڕێزە ئەزانێت خێزانی فڵان خان بۆ نمونە مەسەن نەخۆشە و بێتاقەتە دووجانە بۆ خەستخانە وەڵی مادام ئافرەتێکی باش و چاکە بە سیارەی خۆت خێزانت ببەی بۆی سەردانی ئەو ئافرەتە بەڕێزە بکات وەس 2-3 ڕۆژ لە خەستخان لای بێنێتەوە دوای 2-3 ڕۆژتر بڵێ تخوا قەینا بانێتە خۆی مناڵمان نییە با لە ماڵەوە لە لای بێت و بە خزمەتی بکە ئەو 4-5 ڕۆژە من مردوو تۆزین و بەقات 6 مانگ دەرج و دەوری لەلاخێ و تەجروبەم هەیە ڕۆڵەجە بۆیە خاڵێ لە خاڵەکانی تر بۆی شیرازەی خێزان تێک نەچێت دەبێ ئاگامان لە فرێن بێت ئاگامان لە هاوڕێ بە تایبەتی برادەر ئاگادار بە بزانێت چێ برادراتی ئەکا لێرەیە بن کەوانەیەکم بەرە لە کاکتۆر ئینگلیزە ناتوانین با من بە کۆمەڵێشە بۆ نمونە زوو هەتا 10 ساڵ ئەم قسەیە بدە بە گوێیە بێست فرێن بۆی بچێتە عەقڵی لاواعیەوە بێست فرێن ئەوەیە درۆت لەگەڵا نەکە بێست فرێن ئەوەیە دەست بۆ عەورەت و بۆ جانت نەبات بێست فرێن ئەوەیە بە چاوێکی ناحەز سەیرت نەکات ئەگەر کچەیان کوڕە بێست فرێند ئەوەیە کە سڕی ئەم لە ئەولاد لا باس نەکات جارێ بەس بۆ مەرجەی خۆت وا نەبی نەترسم باوکی عەکسێەوە بێ بڵێ دایە بە هەر 4 مەزەبەکە باوکم خراپترین فرێندە نەترسم وای لێ بێت تۆش بخۆی بەڵایە ئەوش بخۆی بەڵایە یانی
ینی دوێن و پێرە لە شوێنە باسم کرد دایکێ گوتی باوکیان زوو زەمی براکانی خۆیە کرد وایە و خوێڕیە و سەرسەریە و ئەوانە جاوتی نازم دوای چەند ماوەیەکی زۆر بیری چوو بوو ئەم قسانەوانە وتی ڕۆژە بە کوڕەکەی و تۆ خوێڕی سەرسەرتی مناڵەکە چی تۆ پێشە یارە لە مامەکان مەچە تەزانب یارە لە مامەکان مەچە دایکی بۆی جێڕاوتی سوێنی خواروتی نییە هە تەزان هیچی چی نەوت باشە دەی سەی لە قسەیان قسە زریشی پێم وت پیاوەکە ئەها چۆنە ئەها خۆمان بۆ نمونە خۆمان وەڵامی ئەدەینێ خۆمان بۆ نمونە سیفەتە خراپەکانی ئەدەینێ کاتەوەش خاڵێکی زۆر گرنگ و مهمە ئاگات لە هاوڕێکان خوشکم ئاگات لێبێ هاوڕێتی کێک خوشکە جوانەکەم بزانە هاوڕێتی کێکی تۆ ژنی پیاوێکی فەقیر و هەژار و نەدار و ڕێک و پێک و سەلاری هاتی بۆ ماڵە هیچ پێویست ناکات تۆ سیفەتێکی خراپم لە ژنێک بۆ بێت بۆ ژنی هەمومان مەلایکەیە نەخێر هەموو ئیمامی کچەزای ئیمامی ڕەبانیە نەخێر ئەچمە ئەو ماڵە ئەڵێ چی پیاو لێرە زوو ئاڵتونی پێ نەکڕی دوایی نییە بەس بڕۆز بە شت نییە و قسێ بێنیت پیاوی من واوام بۆ کا شت نییە بیتەوە ئەمە حاڵەتەمان زۆرە لە ئەوروپا من زۆر تەلەفۆنم بۆکە نازەمە پێ دەکەیاوە کاک تۆ ژنێرە کەڵکیەوەی نەبی بێ بۆ سەردا تێکەڵاوی خەڵکی کەڵە دێتەوە چی فلان کاک فلان واکە و فلان واکە و فلان واکە و فلان واکە و ژنی فلان وتی پیاوەکەم وام بۆ کا و یانیڵە بەخواست ڕەنگە سوێن بخۆم سوێنم نەکەوێت زۆریشی ڕەنگە درۆ بێ بەڵام تۆ دەبێ فەقیر بی بەمە باوەڕ نەکەی بەعەکسی شۆ پیاویشە بێ وانە بێ من خێزانم هەموو ڕۆژە سێ جار ئاوم بۆ گەرمەکە قاچ مەشێنێ ئەی خوا جەڵدە لێم بدا ئەگەر وا بێ باشە ئەگەر باوکشە لە ژیانە باوی گەرم قاچی شێدراوی وا ئێستاگەر تۆ ئاوە ئەم پۆزە لێ دەی کاک فڵان کەس وتی باوەڕ ناکەم بیرم نایە بەبێ سووپ هاتبێتمە دەرەوە سووپ کورە تۆ بەس بۆ فێ مەفتوحە سووپە خۆی لە ژیان تا سووپە دەما خۆنەوە بۆ ئەمە فرۆشیتەوە بە براژنم کاک فڵان کەس وتی خێزانم نازانم چی بە 300 کڕۆنە چییە فڵانە مانگانە بەڕێیە کات ئەمە زۆر هەڵەیە بەڕێزان ئەمە هەڵەیەکی زۆر گەورە من بۆ ماڵی خێزانی خۆمە ژیم کەمان لە ڕووی دەروناسی پێڵن خێزان ناسی من خێزانی خۆم من خێزان و خانەوادەی خۆم حەقم لەوە نییە نەڵێی باجی فلان بۆ ئەڕواتەوە ساڵی 2 جار چکە تۆ شەڕ بە پیاوی خۆتە فرۆشی مەڵێ فلان خار بۆ نمونە بۆچی پیا براکەی واوای بۆ کردووە من شەڕ بە خێزانی خۆم کاکە من حەقم چییە من حەقم چییە کاک فلان کەس دوێنە باسی کردو و تێتی 1 دینارم نەداوە گەشتمەتە ئەوروپا هەمووی ماڵ خەزورانم بۆی داوم ئەمەی بەگیر هێناوە بە ئەژداد و ئاباوێت دێتە خوارەوە نازانم چی فلان و فیساد لە ژیان مەسەلامیان لێ ناکەم لە بیرم ناچێت داوای سی وەرەقەمکردنیاندا هەنێ پیاو ئەدوێنم اینجا ئازانم ماڵی غەزوران چی باشە ئەمانە سەڵ سوالکردن ئەمە زوڵم لە ژن زوڵم لە پیاو زوڵم لە مناڵ زوڵم لە خانەوادە زوڵم لە ماڵی غەزورانم یعنی کچێکیان داوەتە پێم بە ئەژداد و ئابا بۆ مەمنون بوو چی پێویستەکە من ئێستا هەموو لە بەیانەوە تاوێرە بە ئەژداد و ئابایانە بێمە خوارە باکسیشەوە منیش کوڕێکی ماڵێک لەگەڵ ماڵی غەزورانمە هاتنە ماڵەکەم زۆر مەمنون بووم و ڕازی بووم ئەوەکەیم کرد چی پێویستەکە من لەگەڵ ئەم پیاوە مادژایەتی ماڵی خەسوو و غەزور و دش و دار و بەر بکەم وەکەیسی وامەیە لەم بەریتانیایە عەقد و پەیمانی پیاوەکە ئەوە بووە تەلاقت بکەوێت نابێ بچیتە ماڵی ئەو برا با سفەتە پیسەکەی نەم بەچی دینێک بەچی ژینێک مامۆستا دوای لە بوتارە ڕوونی کات ئایا جایزە ئایا شەرعیە تۆ حەقت چییە تۆ زەرەرت کردووە پارەی نەداپێت قەرزی نەداپێت هەتا یۆنان هات لەگەڵ تاودرۆی لەگەڵا کردی پارەی قاچاقچیەکەی خوارد هەر چیەکە چاو دەرچێ بڕۆرۆ خۆ دەناو چۆنچەماڵەوە یەکتری بەر شەق بدەن هەتا وای لێدێ هەچی تاقم پێش و گرای شەفت و بۆڵبەرین یەکتریشکێن بەڵام تۆ بە ژنەکەت بڵێ نابێت بچیتە ماڵی پیبراکەت من بە جایزی نازانم و منیش بە پیاوەکەم بڵێم ئەگەر بچینە ماڵی برای فلانت یان ئەو خوشکت وەختی خۆی ویستی نازان بەناو تەلاقم بداو یان بەناو من نەێنم یان بەناو فایلم بۆ دروستکە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورە کاتە خاڵی یەکەم تخوا بازوڵم نەکە خاڵی دووەم خیانەت شیرازەی خێزان بە خیانەتێکە چێ بەڕێزە دەستمان داوەتی ئەم بۆ معلوماتان بەداخۆ لێرەش وانە لە کوردستانش خیانەت چییە نامەیە لەگەڵ خەڵکی خیانەت چییە دڵوتیر و خاکە ناز خیانەت چییە کۆنە باتەلەبەیەکی زانکۆ دۆزیوەتەوە ئەڵە پێم و تۆ بۆچی وەڵامە کۆن لە زانکۆ پێکەوە بووینە ئێڵە نامەکان وتێتی ئەو ژیانە خۆش پەشیمانە خەتای ئەو برادەرانە بوو ڕازی نەبوویت ئەگەر نە ئێستا پێکەوە زۆر خۆشبەخت و ئاسوودا بووین منیش دەمدی خۆم گۆڕی منیش دەمدی و بەتەمام لەگەڵ یا بخەوە منیش حەڵاڵی ئەوم لەو ماڵەیە کاتە خاڵی دووە بەڕێزە
خیانەت بەس ئەزیزەکەم خیانەت ئەوەیە کە کەم تازۆ تۆ پێوەدی لەگەڵ پێ ئافرەتێکان خیانەت ئەوەیە کە تۆ نامۆ نامەکاریەک بکەیت خیانەت ئەوەیە کە کەم تازۆر بۆ نمونە ئەوەی کە هەندێک سیناریۆی سەقەت لێرە دروست بووە کوڕێکی بەد ئەخلاقی بێناموسی 6 ساڵ پێش ئێستا نامەیەکت بۆ ناردۆوە و توتە چی ئێستش هەر بۆ نمونە بە هەوای تۆوە ئەژیم ئەویش نامەی ناردۆ لە مسنجەرەکە و توێتی خۆت بە تەلاقدان بدە من ئێستش بە تەماتم ئێستش ئەتێنم تۆ لە کوێی من لە ئەڵمانیام ئەی تۆ لە کوێی من لە فلانم ئەی لەما سیلەم بەزما وەڵعارەمەمان مابوو و هەموو نامەکانش بە دۆکیومنت گیراوە نابێ ئەزیزەکەم نابێت چاوەڕاستەکەم نابێ بە قوربانەمە خیانەتە کاکە خیانەتە بە هەر چوار مەزەبەکە تۆ لەسەری بمری گونەحبارە بی کاکە جان ئەڵێ بۆچی وات کردۆ لەگەڵ مافرەتەوەڵا بە تەمام بێنم ئەخی کاکە تۆ 6 مانگە قلیبلی لەگەڵاکەی تۆ بۆ ماوەی 6 دقە ئامادەی لە گشتەکە دەگەڵ پیاوەکە قسە بکە تۆ 6 دانەمان ئەڵێ نامە ڕۆشتون بە جاژنی سەفێر هاک بۆ دەسەکەی خۆش بێ من دوای خولێکتان بۆکەم چۆن هاکیان کە هاکی کەی دەماری دەرکەی نییە لە GPRSەکەی یوکەی بەخواتر بەهێزتر بێ ئەڵێ چوومە بە نامەکانی 6 دانەمانە شەوێک سعات 2 شەوێک سعات 3 شەوێ سعات 1 و 11 دەخودێتی زۆر بێزارم خەریکە دڵمەتەقی هەنی قسەم بۆ بکارە منیش دەوتی و خەوتومە بێزاری ناڕەسەن ئەی بێزاری بۆ نای لەگەڵ منا بخەوی ناڕەسەن ئێڵە دوایوتم ئەمە چییە وڵا بەتەما بۆ بێنم شارعی خوایە ئێشەرعی خوا چۆن وتی 6 مانگ تۆ نامونامەکانی گڵاف لەگەڵ کچی خەڵکە نازان بە قورئان من زۆر ئەگە تۆزێکش لە دین شارە زەمانە هەست ناکەم فتوایە جایزە بەناوی ئەمەی بۆیفرێندمە بەناوی ئەمەی جێڵفرێندمە بەناوی ئەمە کۆنە برادەرمە کاکە خیانەتی چاوەڕاستەکەم تۆمە ژنتە ئەمە با بۆ مناڵیش وانە بێت با بە کچ هەیە لەو نەرویجا بە ئاشکرا بە باوکی و تۆتێتی دەستم خۆش بێ وەک تۆ باوکی لی تووڕە بۆ زرەی لێ داوتێتی بۆیفرێندت نەبینم نەێنم ئەو ناڕست خوێڕی ملباریکە 11 شەو بێت بتێنێتەوە بەردەرگاوتێتی دەستم خۆش بێ وەک تۆ دایکی بۆی جێڕامۆتی کەوتی ئەو دەقەیە مردن باواتە خواست سوێن و قورئانی خواروتی ئەو دەقەیە چۆن ئافرەتەکە زۆر بەڕێزەوەی ڕێزی باوکی زۆر لەلام باوەڕکە لێم ئەدا لێ دەستی لێ بەرز ناکەمەوەڵم باشە بەسەر چاو تەمەنێک زۆر پێکەوە بووینە 20 ساڵ 23 ساڵمە تەمەنمان پێکەوە بووە بەس کچ وا ناکا مناڵ وا ناکا باشترای پێی وتووە دەستم خۆش بێ وەک تۆ چکە ئەو مناڵەکە لەوە چ دای والله وبالله وتالله خوا شاهیدە مناڵێ ئێستەمەنەوە سلێمانی ژوایە ئافرەتێ تەلەفۆنی کردووە لە سلێمانەڵە دکتۆر جان باوکم کەشف کردووە کە لەگەڵ ئافرەتێکایە بەڕای تۆ چی بکەم چکە من خاڵی خۆمە ناسم ئەی کوژێت یان ئێمە کوژیان ئەوە کوژیانش نەکا کوژێت کێشە تەلەفەکە چیش بێ باشە والله سەش لەبیرمە پۆلی 12 ئامادەی ئەی لەم لاوە پۆلی 12 ئامادەیم لەو لاوە بە کەلۆریم هەیە لەو لاوە دایکم بۆ وەزعا بینم بێتاقەتەوە بێنازە لەو لاوە ئەبینم بۆ نمونە بۆیەوەش خاڵێکی ترکە گرنگ و مهمە تکایە من و تۆ پاک بین مناڵشمان پاکە بێ خیانەتمان لێ ناکە کاکە ژن لە ژوورێک بێ و کوڕ لە پیاو لە ژوورێک بێت و هەر یەکەی بەزم و ڕەزمە و یعنی من ئافرەتێکی نزیکی خۆم ئەڵێت کاک تۆ لەم ماوەیە خوشکەزایەکەم تەلەفۆنی کردووە چا مناڵی ئێستا تۆزە زیتەڵەیە بۆ معلوماتان زۆر دیقەتە وتم چی وتووە وتی ئەیکەم بەهین ئەیکەم بە ڤیدۆ کۆڵێک خۆی لە ڕووی نایە بابە من بڵێ تۆش دوێ لێ بکرێ ئەو نیە ڤیدۆ کۆڵی تا بەستیان وتم ئێ چە جوانەکەم تێ بۆم بڵێ چییە وەڵا نازانم پوورێ بڵێم چی 6 چەند مانگی وت هەستەکەم دایک و باوکم بە پێکەوە ناخەوە زۆرم پێ ناخۆشە مناڵێکی عاقڵ هەستی پێ کردووە یەکاکە تۆ بزانێت تۆ اختلافت هەیە ئەویش فرسەتەیەنێ ئەویش استیقلالی وەزع کاکە خۆ مناڵی خواخوای شەڕێتی هاڵێ فەرێق تەسود کاتۆش خاڵێکی تر کە زۆر گرنگ خاڵی سێ بڕۆین سەریع چی شیرازی خێزان تێکرێت ئاگاتان لە پارە خۆشە ئەڵڵاکە خۆش پارە چبکی دەستە نەوەڵاوانیە شەدو من وام نەوتۆ کێ چبکی دەستە بیدەتە من بەڵام پارە هەموو شتێکە نەخێت دینکم دینارکم نەخێت پارە چێتە ناو قەبرەوە نەخێت پارە ڕۆڵی هەیە بۆ ناو قەبر بەڵێ بە بەڵگەی چی بە خێرت بە چاکەت بە مزگەوتت بە شوێن بەرماڵکڕینت بە قورئانت بە فەرمودەت بە سەفەرت بە عەمرەت بە حەجت بە زەکاتت بە سەرفترات بەڵام بڵێ بیبەی من زۆر مردوم ناشتووە لەگەڵ دۆست و برادەرە قەت نەمبینی بڵێن تخوا دایکت نەمرێ ئایفۆنی تازە کردەوە با بۆی بکەرێ ناوێ یەک کەسم نەبی وەڵا من هەو 20 ساڵە لەگەڵ خەڵکان زۆرجە هەر گروپێکمانەیە هەر کەسێکە بری ئەڵێن ڕەحمەتان لێ فڵان مزگەوت مردوویەکی لێکی حەزەکا با بێ بڕۆین یان خۆمانی پێگەێنین گروپێک هەر بەناومە ناو گروپی قیرات بۆنە بەس نەمبینی کەسم نەبینی جگە لە خامەکە کەس بڕوە ئەمەتان نەبیرە
من نەهاتوومەوەکو داعیە قسەتامەکە وەکو دوکتۆرێک بەس ئەمەتان لە بیرە پارە هەموو شتێنێ ژنەکان ئای لیرێ ڕەشادیت کۆ کردەوە تا ئێستا یەک خێرت نەکردو هەواڵە بەخوابی ئای ئاڵتونت کۆ کردەوەی نێری دایە بیکە ناو جلەکان 20 مسقال 18 مسقال 13 مسقال 6 مانگ جارێ بۆ دێتەوە ئەڵم دایە بوات وڵا دیارە بەتەمای هاتۆ تۆ دیسان ئاڵتون بکڕێ ئەی بە میراتت بێ تۆ ئەمرەیەکت نەکردووە ئێکاکە تۆ حەجێکت نەکردووە ئێکاکە تۆ پایەک ڕۆڵت نەبووە لە دروستکردنی پایەکی مزگەوتێکە ئێکاکە تۆ ڕۆڵت نەبووە لە کەفارەتێکی منداڵی بێ باوکە ئێخۆ ناشکوری نەبێ وڵاتەکەی خۆمان ئەوە نەبێ ئیش و بێکار ئێستا کەفارەتی منداڵی بێ باوک چەند بێ باشە خوازانن ئەم پارەیەوە مەسە چی پێڵن پاوە 25 پاوەنە 30 پاوەنە دەستگای بەخشینەیکە یعنی 100 پاوان 25 پاوەنەوە سەوەزە منێ خواردن 25 پاوەن دوایە نە ئەو لەگەڵ پیاوە ماڵی ئەوە بێت 25 پاوەنە کەفارەتی یەک مانگی منداڵی بێ باوک تۆ تایسە شتێکت نییە لەسەر پردەکەی سیرات بڵێ ئەمەشم هەیە من 6 دانە ساڵ منداڵێکی بێ باوکم کەفارەتە کرد اینجا بۆ بەخشینێک ئێڵێ اینجا بۆ خەندەی نازدارانە اینجا بۆ هەرچیەک ئێڵێ بۆیە خاڵێکی تر کە زۆر گرنگبووی و پارە بەڕاستی خەریکە بێت تامە بێت تۆ نابێەوە نەهانی بدەیت خەڵکەوەنی هەیە خەڵک عەرزەی ڕوکنیە خەڵک عەرزەی ڕوکن سەرت بخوا باشە بێڵە پیاوەکە مەکینە و گێڕ و ئەکسل و ئیبادە بووە ئەمەی تۆ دوو شەفتی پێگەێتی خەڵکی 3 شەفت دەوامەکە ئەم تۆزەش پێڕەوا نابینەوە ساعاتە 9 ساعاتە لە ماڵ و ئیسراحەت تێ کاتە پارە بەڵایەکی زۆر گەورێ بەشێکی ئافرەت ڕۆڵی هەیە بەڕاست ئەوە بۆ نییە ئەومان بۆ نییە من پیاوم دوانۆ ڕوڵای کاک تۆ من بۆ 8 ساعت 2 ساعت بەسمە بەس ئەمەنە ژن ئەڵێ خانومان نییە شوقەمان نییە فڵانمان نییە فیسارمان نییە هەر لە خۆت و تۆ بە لەگە جاقسەکەی جێراوەوە خۆم جارە خۆم بە پیاوێکی خۆ ڕێزان ئەڵم من چیم لەو خەڵکە کەمترە شانم داوەتە بەری بەس دەولاش ئەزانم لەسەر حسابی مناڵە لەسەر حسابی ژنە لەسەر حسابی خانەوە لە خۆشتە لاخیرە خۆ زەرەرەکە خۆ زەرەر چکە 7 ساعتە لەسەر حسابی تۆ و منداڵ ئەبێ بیداتە ئیشێ کارێک کاتۆش پارە زۆر بەڵایەکی زۆر گەورێ بڕۆین بەرەو کۆتاکان خاڵی چوارەم سەری ئەڕۆین سەفەرکردن بە دیوی باش بە دیوی خراپ شیرازەی خێزان تێکەدا هەتا بتوانە بە عایلەی بڕۆنەوە هەتا ژنەکانەمەشیان بەدڵ نییە هەتا بتوانانی ژن و مناڵ بە تەنها منێرەوە با 3 مانگ چاوەڕێکا پێکەوە بێت هەتا بتوانە بە پاکێجێکی کامل بڕۆرەوە کاکەجا حاڵەتی وا زۆرە بینم دا باجی فلان بۆچی کاکفلانەت وەڵا ئیشی هەبوو ناتوت ئیشەکەشی چییە ئەو ئینێ کاکەجا تاخیری کە خۆشت وەرەوە لەگەڵیا هیچ ژنەکەت مەکە لەوەی 2 مانگ لە کوردستان بێت بیکە 20 ڕۆژ بەڵام خۆشت لەگەڵا بڕۆ خۆ لەگەڵا وەرەوە کاکەجا لەگەڵی ئەزانی بۆچی ماڵێ لەگەڵی ئەزانی فلانە بابە من مناڵم هەیە لەگەڵ دایکی هاتووتۆ دایکی ئەڵە چەندێ 13 ساڵە لە ئەڵمانیا ڤایپم پێ نەبینەوە لەوێ بینوێتی لەگەڵ خوشکە زاو پورزاکانی ڤایپی پێگرتووە ئێخێر تۆ قیادەی بکەی بۆ ئازانی وڵات ئێمەش مەکە و مەدینەیە وڵات جاری وایە مناڵەکەیانیتەوە لەوە چێ لەوێ تێبچێ بۆیە لە سەفەرا زۆر لێزان بە سەفەر بۆ چۆ دەکەم احتیمال ئەچین بۆ تورکیا هەفتەیە لەوێ بین و اینجا ئەڕۆینەوە کەیسی وام زۆر بینی وتم چۆن هاتونت وڵات تۆگا چون بۆ ئەمرا تکتی سە ئەو بەزمە پەیدا بوو مامۆستا لێرەوە توانی فیزەکە بکڕی پێویستی بە گروپ نەبێ بە تایبەتی بۆ ئەوەی بەریتانی هەمومان چون بۆ نمونە 4 ڕۆژ 2 ڕۆژ لە مەکە بووینە 2 ڕۆژ لە مەدینە دەبا بە تەبەڕوکێک بێت دەبا نعمەتێ بێت دەبا مناڵەکانت بزانە ڕوو لە کوێکەن ئێبزانێ قیبلەت چییە ئێبزانێ بەردە ڕەشەکە چییە ئێبزانێ ڕوو لە کوێکات ئێبزانێ لە سەرەتای دینداری و ئیسلامەتی چۆن بووە ئێبا بەیری مەکە و مەدینە ببینێ بزانێ ئیسلامەتی چۆن گەشتۆتە بەریتانیایان چۆن گەشتۆتە شوێنێکی تر کە مناڵەکەت دەوەچێ لە دایکبووی بەریتانیا بێت و ڕەنگە هۆکارێکش بێ بۆ دروستکردنی داعی و بانخواز و لەوێ هەندێک کتێبی ئینگلیزی و تەرتیبات و شتی بۆ پەیداکەی بۆیە سەفەر بەڕاستی من زۆر حەزەری لێ دەکەم چکە سەفەر ماڵی زۆر کەسی بە قوڕا کرد کاکتۆر لە ژنەکەم کەوتومەتە گومانەوە بۆ وڵی من نردومەتەوە بۆ ئەوێ بەڵام هەندی ڕستمیان بۆ نردومەتەوە لەگەڵ فلان ئامۆزایە دوسێ جار چۆتە دەرەوە بەڕاستی بە تەمام تەلاقی دەم چوونە دۆڵدرمەشتیان خواردۆ چکە وەختی خۆی و ئامۆزایی داوە هینی کردووە خوازبێنی کردووە کەیسی وام زۆر زۆرە کاکتۆر پیاوەکەم بە تەنها ڕۆشتۆتەوە 1 هەفتە لە ماڵی فلان دایکوتیوە ئەو کچە ڕستم گرتن و هەر لە داخی منێ شادەم خۆیەکا بە نقڵ و سێڵفی بڵاوکاتەوە تۆش بمرە ناچیتەوە دەستەکەی خۆش بێت دەستەکەی نە ڕسمیێت نقلی نە دوقلی ئاوا و دەم نقلی و لەگەڵینەوە ئامۆزەبا ڕسمیە بگرین ئامۆزەبا ڕستێڵفیە بگرین سێرەکی ئەمیشی پمپ داوە تەلەفۆنی بۆ کردم ئەگیرێ لوشکە لوشک ئەڵەیە هەموو کوردستانی بکردا ماڵی ئەو پورەی نەکردا چکە و ماڵی ئەو پورەی خۆش نییە من ئەزانم ئەو کشە زۆر بەتەمای بووە و زۆر محاولەی کرد و زۆر ویستی من بە تەلاقدان بدا ئەمیش 20 ساعت هەفتەیە لەوێ دایکوتی و ئەمە هەمووی ئەزانم یعنی تۆ لە بەلاش و حەلاش بە قوربان کوڕە جوانەکەم چی تۆ بۆ سەفەر های تۆ بۆ سەفەر
ئەمت عەزێتدا خۆتت عەزێتدا خۆت گوناحبار کرد بۆیە ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و مهمە و خاڵی ئەخیر و کۆتایی و خواحافیزیەکەم و تەواو زانم مشتت لێگرتووە مۆڕەم لێ مەکە ئەویش بریتیە لە خواناسی بەڕاستی لە دڵسۆزی پێتانەوە بەڕاستی خواناسی هۆکارێکی زۆر گرنگ و مهمە بۆ تێکنەچوونی شیرازەی خێزە بەڕێزە یعنی بەلانی کەمەوە لە چۆ هاتووی بۆچی هاتووی بۆ چۆچیت نەتیجەمان چییە هۆکار چییە لە شتاقیمان بەدەست بەدەم کێوێت لە ئاسوودەیمان بۆ چییە مناڵمان بۆ چۆ دەچێت اینجا کە تۆ چکە گەر خواناسیەکە هەبێت بەڕاستی زۆر نیعمەتێکی زۆر گەورە و مهمە ڕەنگە من قورس بێ ئێستا بە تۆ بڵێم چۆن بتوانم خواناسی بەڵام فرسەتە قەیچێکە با لێرە تۆشکەتر بین با لێرە نوێژ و تاعات و عیبادەتمان بێت با لێرە ئەهلی مزگەوت بین با لێرە کەم تا زۆر لە دەرز و دەورەکانمانە دانەبڕین من بۆ معلوماتی جەنابتان ڕەنگە و بەڕێزانە نەتوان ئیجباری هەندێکتان بکەن بەس بڕوات بێ گەر بەدەستی من بواە بەدەستی من بواە گەر لە من بپرسی بڵێ دکتۆر یەک ئامۆژگاریمان بۆ کوت ئەڵێم شەم و یەکشەم مناڵت لێرە دامەوە ئەگەرە تەوێ خۆت و ماڵ و مناڵت شیرازی تێکچێت دایمە بڕە لەو خوشکە ئەڵێ دکتۆر هێناومە بۆ ئێرە هیچ فێر نەبووە کچم بەس هاتنی بۆ مزگەوت و بڕواتەوە بەسە بە من مەڵێ 2 ساڵە ئەیهێنم ئیسەش نازانێت 4 کەلیمەی عەرەبی قسە بکات سندانم لا خۆت و لە عەرەبێکەشتدا هاتنی بۆ ئێرە و جارجار نوێشکردنێک و جارجار پێکەنینێک و زەردەخەنەیەک و کوڕی ماڵێکی زۆر جوان ئەو کوڕە جوانە کە لێرە دانیشت و یا ڕەبی خوا باشی بۆ بکا کوڕی مامۆستا محەممەد لە دانیشتنەکەی قسەیەکی جوانی وت ئەڵێ چی وەخوا چەند ساڵە ئێمە لێرەین و من ئاوا بوومە و کە زوو ئەچوون بۆ مزگەوتتر زۆر خۆش بوو کۆمەڵێ برادەرمان کۆ کردەوە هەتا خۆی ئەکرا بەگاڵی هەفتەی پێشوو دە 12 کەسێ پێ خۆمان پێکەوە سەفرێکمان کردووە ئەها مزگەوت چی بۆ دروستەکە کردی بە کوڕی مزگەوت کردی بە کوڕی کۆمەڵێ برادەری و چاپ هیچی نەکردووە باوکەکە بەس هات ئەمە یعنی خۆت بیبێ بۆ هەر شوێنێکی تر لێرە پارە زیاتر سەرفەکە وایانە بیبە بۆ هەر شوێنێکی تر بۆ بازار بۆ شۆپین بۆ جاژن فێر شۆپینیش بووە پرچی بڕن بیبێ بۆ هەر شتێک بۆ نمونە پارێکی زۆر سەفەر تاکە ئێرە باش پێی چاک نیشتە بەڵام هەوڵ بدەی کەم تا زۆر خوداناسیەکەی هەبێت تەمە نادەکەم خێزان ناسیمان باش بێت خوداناسیمان باش بێت خۆمان ناسیمان زۆر باش بێت خەڵک ناسیمان هەبێت بزانین کێ دۆستمانە کێ دوژمنمانە خوی باشمان هەبێت خوی خراپمان نەبێت هەوڵ بدەین خانەوادەکانمان زۆر باش و چاکەین هەدەفمان خێزان و خانەوادە بێت ئینگلیزەڵێ family is the first family is the first کتێبێکی دکتۆر فیل هەیە family is the first بیخوێنەوە خێزان یەکەمە ئەگەر خێزان یەکەم بێت من قەناعەتم وایە نەجۆ دەین بە قسەی خەڵکی نە چواردەور نە ژینگە نە بەریتانیا نە پارە نە شەهادە نە سەیارەی گەورە نە فڵان هیچ هەڵم ناخەڵەتن یعنی من پرۆفیسۆرم سندان لە پرۆفیسۆری چی بدا بە خێزانمە من دکتۆرم مامۆسای زان کۆمدا سندانم لە دکتۆری مامۆسای زان کۆمدا بە خێزان مەکاکە هەڵاڵی منە ئەمە ژیانی منە ئەمە پاڵپشتی منە ئەمە پایی ژیانی منە اینجا بڕۆ بۆ هەموو خێزان و خانەوادەکان ئەگەر بەم جۆرە لێکی دەینەوە من دڵێم هەمومان خۆشبەخت و ئاسوودابین دووبارە و چەند بارە سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان